بەناوی خودای بەخشندەی میهرەبان لێژنەی باڵای بینینی مانگ لە وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی حکومەتی هەرێمی کوردستان ئەمڕۆ بەرواری 25 2017 زاینی بەرامبەر بە 29 شعبانی 1438 کۆچی لێژنەی باڵای بینینی مانگ لە وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی حکومەتی هەرێمی کوردستان کۆبووە بە مەبەستی دیاریکردنی یەکەم ڕۆژی مانگی ڕەمەزانی پیرۆزی ئەمساڵ و بە پشتبەستن بە بەڵگە شەرعی و زانستەکانی بینینی مانگ و بە هەماهەنگی لەگەڵ سەرجەم بەڕێوەبەراتیە گشتەکانی سەر بە وەزارەتمان لێژنەی باڵای بینینی مانگ لە هەرێمی کوردستان ڕایدەگەێنێ کە سبەینێ 26 5 2017 زاینی کە دەکاتە ڕۆژی هەینی تەواوکەری مانگی شعبانە لەبەر نەبینینی مانگ و ڕۆژی شەممە کە دەکاتە 27 5 2017 زاینی یەکەم ڕۆژی مانگی ڕەمەزانی پیرۆزە بۆ ساڵی 1438 کۆچی بەم بۆ نێوە پیرۆزبایی خۆمان ئاراستەی سەرجەم هاونیشتیمانیان و موسڵمانانی کوردستان و جیهان دەکەین و پیرۆزباییەکی تایبەت ئاراستەی پارێزەرانی خاک و نیشتیمان برایانی هێزی پێشمەرگەی کوردستان لە سەرجەم هێڵەکانی بەرگری دەکەین و بە هیوای ئەوەین ئەم مانگە پیرۆزە ببێتە هەوێنی یەکڕێزی و تەبایی و برایەتی لە وڵاتەکەماندا بۆ گەیشتن بە ئامانجاڕەوەکانی میلەتەکەمان هەزاران سڵاو لە گیانی پاچی شەهیدانی کوردستان لێژنەی باڵای بینینی مانگ 29 شعبانی 1438 کۆچی بەرامبەر بە 25 5 2017 زاینی